میرات خۆرەکان میرات دزەکان خائینن ناپاکن دەستیان پاک نییە چونکە ئەمین نین جێگای سیقە نین ئەوەی کە میراتە خوا چونکە خیانەتی کردووە لە ماڵەکەی باوکی ئەو ماڵەی باوک ئەمانەتە لای تۆ یعنی خێرە جەنابەت هەموو ساڵی خەریکی فەلاحەتی لەو دەشتە و خوشکەکەشی بێبەش کردووە وەڵڵا ئەمە عەرزی تاپۆ نییە بە چی بەڵگەیەک تاپۆ 100 ساڵ نابێ پەیا بووە ئەی پێش ئەم 100 ساڵە چۆن عەرز و تەوزیع کراوە بۆ جەنابەت حەڵاڵە بیکەیتە بە زەرعات و بە فەلاحەت بەڵام بۆ خوشکەکەت نابێت چونکە تاپۆ نییە ئەمە کێن قسانی بۆ کردویتە شتی وا لە دینە نییە تاپۆ 100 ساڵ نابێ پەیا بووە ئەی پێش ئەوە چۆن حەل کراوە تەوزیع کراوە لەخوا بترسە مادەمی باوکتە ئی هەمووتانە ئی خوشک و برا هەموویەتی بۆیە تۆ خیانەتت کردووە لە ئەمانەتەکەی باوکت خیانەتکاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صەحیحدا دەفەرمی ئینسانی منافق چییە وإذا اؤتمن خان کاتێ ئەمانەتێکی لابو خیانەتی لێکات تۆ صیفەتی منافقت یایە بەخوا نە بە حەج نە بە عومرە نە بە هیچ عیبادەتێک ئەو مافی خوشک و براکان و خوشکە زاوبرازەکانە سەر لا ناچێت چونکە ئینسانێکی خائینی ناپاکی دەستپاک نیت خیانەتت لە ماڵەکەی باوک و میراتەکەی باوکت کردووە ئەوەی هی باوکت بێ هی هەمووتانە تەواو بەپێی شەرع کەواتە ئاگاداری خۆت بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە والمەکر والخداع في النار ئەو کەسەی فڕ و فێڵ بکە بۆ ناو جەهەنەمە تەواو تۆش فێڵەکەی ئەمانەتەکەت نەپاراستەوە فێڵ لیان کە و داگیرت کردووە کاتێکە ئەمە داگیر کردووە باسی گەندەڵی مەکە تۆ خۆت گەندەڵی جارێ خۆت گەندەڵ یەکێکی لە گەندەڵەکان ئەوەنە دەسەڵاتەتەی ماڵەکەی خوشک و براکانت بخۆی بەیانی ئەگەر بیرە نەوتت هەبێ و دەفتەرە پارە و بلۆکە پارەتە بێ تۆش لە کفندز خراپترە بی بەس ئەوەنە دەسەڵاتەیە ئەمانە بخۆی خوای گەورە نمونەی و کەسانە دروست نەکا و زیادی نەکات بۆیە بەتونی باسی ئەەکەم چونکە زۆرێک لە خەڵکی لەم مەسەلەدا تێکەوتونە